دیارەمەش لە شەوی ڕابردووە بڕیارماندا کە هاتوچۆ کەم بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین سەیتەرە بەسەر ئەو بارودۆخەدا بکەین کە هەبێ و جێگەی داخی هەموو لایەکمانە بەڕاستی کە ئەو بارەگایانە بارەگای خەڵکن یعنی خۆ بەیانی چاکردنەوەیان لەسەر نەفەقەی خەڵکە یعنی من تێی ناگەم ئێمە داخوازیمان بۆ چاکردنە بۆ چاکسازیە بۆ بژێویە یان بۆ تێکدانە بەڕاستی تێکدان لە نەهجی کەسە نەداواکاری کەسە نە مەسلحەتی کەسیشە لە کاتێکدا کە بارودۆخێک زۆر لەو قەبارەیە دەردەچێت کە پێشبینی دەکرێت بە هێزە ئەمنیەکانی خۆمان لە ئاسایش و پۆلیس و بەرگری فریاکەوتن جێبەجێ ناکرێت هێزی پێشمەرگەش خەڵکی ئەو وڵاتەیە کوڕی ئەو شارەیە خەڵکی ئەو شارەیە ئێمە داوامان کردەوە بۆ پێویستی و پاراستنی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیانە و تا زەرورەتیش بمێنێتەوە بۆ پاراستنی دامودەستگاکانی حکوومەت هێزی پێشمەرگە و هەر هێزێکی تریش پێویست بێ ئامادەین بەکاری بێنین چونکە مەبەستمان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتی هەر کەسە کاری تێکدەرانەی نەکرد دەبێ دەستگیر نەکراوە ئەوانەی کە دەستگیرکراون هەر هەموو ئەوانن کە لەناو خۆ پیشانداندا بوون کە هەوڵیان داوە پەلاماری دامودەستگاکان بدەن